خۆشەویستان لەم تۆری بارنیز باش کوردستاندا باس لە حاڵەتێک دەکەین ئەویش خۆ بە کەم زانینە کەسانێک کە کەم کورتیان هەیە خۆیان بە کەم دەزانن و کەسانێک کە کەم کورتیان نییە بەڵام هەر خۆیان بە کەم دەزانن. باسی ئەم حاڵەتە دەکەین لە ڕووی دەرونیەوە نیشانەکان و چارەسەر و بێگومان هۆکارەکانیشی لەنێوان قسەکانماندا جێگە دەکەینەوە و میواداری پرۆفیسۆر دکتۆر نزار محەممەد ئەمین پسپۆری نەخۆشە دەرونەکانمان لەگەڵ بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە. دکتۆر بەخێر بێی. زۆر سپاس. سپاس بۆی لەگەڵ ئێمە ئامادە. سپاس بۆ ئێوەش. دکتۆر خۆ بە کەم زانی دەتوانین بچین بڵین دەچێتە قاڵبی نەخۆشە دەرونیەکانەوە یاخود خودی خۆ بە کەم زانین چییە؟ بەڵێ خۆی هەستێکە لە مرۆڤ دروستە بێ بەس حەزم کرد هەر لە سەرەتاوە بەڕێزت کە پێشەکیەکەت پێشکەش کرد دەستی خۆش بێ ئەوتر ئەو کەسانەی کە کەم و کورتیان تایە و کەسانی شکەتیان نانیە هەست بەکەمی بە حقیقت خۆی مرۆڤ نابێ هەست بەکەمی بکە ئیتر کەم کورتی تیاابێ یان تیانە بێ نابێ هەست بەکەمی بکە چونکە کەس لە کەس کەمتر نییە هەموو کەسێک بای ئەوەنە شتی تایە کە خۆی بە باش بزانێ بەڵام شەرت نیە خۆی لە خەڵک بە باشتر بزانێ بەڵام یعنی خۆی بە باش بزانێ بۆیە بەڵێ ئەمە هەستێکە لە ناو چەند کەسێکە دروستە بێ بەعزێکی نەخۆشی نییە یعنی هەر ئیتر هەر خۆی بە تەبیعەت هەستێکی تایە بەڵام بەعزێکیشی نەخۆشیە ئەومان لەبیر نەچێ پەروەردەی مرۆڤ بە تایبەتی لەم کۆمەڵگانەی ئێمە زۆر دەورەبینی هەندێک جاریش بە هەڵە بەکار دێت یعنی بۆ نمونە لە ئاینی ئیسلامی پیرۆزە دائیمەن هاتووە کە ئینسان ئەبێت تەواضوعی هەبێ کە ئەڵێ تەواضوعی ئەبێ معنای ئەوە نییە تۆ خۆت بەکەم بزانیت لە تربیەتی بڵێن مناڵیمانە دائیمەن ئەوە هاتووە کە ینی تۆ ئەبێ یعنی قەناعەتت هەبێ ئەو ناشتانت هەبێ بەس هەڵ معنای ئەوە نییە تۆ خۆت بەکەم بزانی لەبەرەوە هەست بە ئەوەی کە تۆ کەمتری لە خەڵکی تر هەستێکی خراپە هەستێکی باش نییە و کاریگەریەکی خراپی ئەبێ لەسەر هەڵسوکەوتی مرۆڤەکە لە ژیانی ڕۆژانەی خۆیان لە مناڵیەوە هەتا گەورە بێت. دکتۆر ینی کەسانێکی زۆر ئەتوانین بڵین بە شێوەیەکی گشتی زۆرجا کەسانێک وەکو ئێمە ینی لە هەندێک مووقف لە هەندێک حاڵەتە هەست بەوە دەکەین کە لە کەسانی دەوروبەرمان لاوانەیە هەست بە کەمتر بکەین یاخود نەتوانین بە شێوازێکی سروشتی مامەڵە بکەین دەمەوێت بزانم ئەم حاڵەتی خۆ بە کەمزانیە لە چ کاتێکدا دەچێتە قاڵبی نەخۆشیەوە لە چ کاتێکدا حاڵەتێکی ئاساییە چۆن حاڵەتەکان بناسیینەوە کاتێک کە گەیشتە ئەو حاڵەتەی کە تۆ یعنی لە ژیان تا مەسەلەن هەلت هەبوو هەلت بۆ ڕەخسە هەروە لە ژیانی ڕۆژانەتە لە کاتی کارکردنە لە کاتی خوێندنە ینی بۆ نمونە ئێستا هەر باشترین نمونەت بۆ هێنمەوە کە زۆر پەیوەندی بەم بارودۆخەوە هەیە یعنی زۆر کەس هەیە بۆ نمونە ئیشێکەیە لە ئێنارتی ئیشێک هەیە ئەلانی بۆکەن و خەڵگێتە پێشەمانە ئەو نایەتە پێشەوە یەکسەر ئەم نەزانم وەرناگیرێم من باسیەوە ناکەم و باسی ئێناتیش بە تایبەتی ناکەم و نمونە هێنامەوە باسی واستە و ئەم ناشتانە ناکەم ئەو شتێکی کەیە یعنی گەندەڵی واستەوەمانە شتێکی کەیە بەڵام نێتە پێشەوە چونکە بڵێ من سوور ئەزانم دەرناچم چونکە من ئەوەم تیانە ئەو هەڵەیە ئەو بۆچوونە کە گەشتە ئەو قۆناغە کەواتۆ هەل لە دەست بدەیت نەچیتە پێشەوە بۆ زۆر شت لە ژیانتە لەبەرەوەی تۆ خۆم بە شایستەی ئەو شوێنە نازانی خۆت بە کەمتر لە خەڵکی تر ئەزانی لەو شوێنە ئەوە بەڕێی من ئەوە بێ بە حاڵەتێکی نادروست یا ناتەندروست و کار دەکاتە سەر ژیانی ڕۆژانە و مرۆڤەکە دۆڕاو ئەبێت لە ژیانە یعنی مەسەرەن من یەتە بیرم کە ئێمە لە بەریتانیامان خوێند من باس ساڵی 1970ەکەم ئەو وەختە ڕفیقەکانم ئەیانوت ئەگەر ئیشێکی ئەلان کرا لە یەکێک لە خەستەخانەکانە و خەڵک داخوازی پێشکەش کرد لە پێشە ئینگلیزەکان وەرەگرن اینجا ئەگەر مەجال مایەوە یەکێکی عێراقی یا هندی یا پاکستانی وەرەگرن من باوەڕم بۆ قسێ نەبوو داخوازیم پێشکەش کرد چوومە پێشەوە پێش ئینگلیزەکانیش کەوتم مەقسەدم لە قسەکە چییە؟ مەقسەدم ئەوەیە تۆ پێشەکی بڵێ وەڵاهی من خۆم بە کەمتر لە خەڵکی تر ئەزانم بێگومان ئەوە بێ بە هۆکارێکی خراپ و کاریگەرێکی خراپیە بێ ئەوە لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی گشتیش بە گشتیش بەداخەوە ئەم هەستە هەیە یعنی مەسەرەن زۆر کەس ئەڵێ
ئێمە کۆمەلگایەکی دۆڕاوین بە حیاتی نابین بە فلان شت بە حیاتی ناگەین نە فلان شت چونکە ئێمە وین یعنی لەسەر ئاستی کۆمەلگەیش هەست بە کەمزانین هەیە و طبعاً ئەوەش نەتیجەکەی ئەوەیە کە ئەو کۆمەلگەیە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دوا ئەڕوا و سەر ناکەوە و پێش ناکەوێت. دکتۆرە توانین ئەم حاڵەتە ببەستینەوە بە ئاستی ڕۆشنبیری تاکەوە یان با بڵێن کەسێک بۆ ئاستی ڕۆشنبیریەکی بەرزی هەبێت دەتوانین بڵێن بە هیچ شێوەیە تووشی ئەم حاڵەتە نابێخوت هەست بە خۆ کەمزانین ناکات؟ نەخێر چونکە لەگەڕێنزم بۆ پرسیارەکەت چونکە زۆر کەس هەیە ئاستی ڕۆشنبیری زۆر بەرزە بەڵام زۆر هەست بە کەمیەکە. با بگەڕێنەوە بۆ سەرەتاکان یعنی لە چه خێزانێکە پەروەردە ئەبی ئایا بە مناڵی سەرکوتیان کردووی چونکە ئەمە شتێکی زۆر خراپە. ئەبینین مناڵی کۆمەڵگە مەدەنیەکان یعنی بڵێن بە کوردەکەی ناوشارەکان هەموویشی نا بە تایبەتی ئەو گەڕەکانەی کە زیاتر با بڵێن لە ڕووی کللتوری و حتا بڵێن اقتصادی و ئەم نەعشتانە پێشکەوتون بینی زەختیان زیاتر لەسەر مناڵی خۆیانە بێت سەرکوتیان ئەکەن زیاتر مەجبوریانەکەن پابەندی پرینسیپ و دیسیپلین و ئەم نەعشتانە ببن ئەبینی کە گەورە ئەبن تۆزێک ترسنۆک و نەترسنۆک بەڵام یعنی تۆزێک خۆ بەکەمزانیان تیا هەیە بە پێچەوانەوە یعنی ئەو مناڵانەی کە لە گەڕەکە ملیەکان شعبیەکان پەروەردەکرێن یا ئەو مناڵانەی کە لە بڵێن دەشت لە لادەکانە پەروەردەکرێن سربەستی زیاتر پێ ئەدرێ حڕێتی زیاتر پێ ئەدرێ کەمتر پێ ئەوترێ ئەمە عیبەوە ئەمە حەڵاڵ نییە و ئەمە وایە و ئەمە وایە ئەمە وایە بۆیە بینی ئەو تۆزێ ئازاتر دەرەچێت کە گەورە بێ لە هەمان کاتیشە خۆ بە کەمزانینی تیان نییە. اینجا ئەوە لەسەر ئاستی بڵێن پەروەردە بڵێن خێزان اینجا بەداخەوە بینە سەر قۆناغی دووهەم کێشەکە لێرایە ئەوە لەخوا بەزار بێت تۆزێک گۆڕاوە جیلی ئێمە کە چوینە مەکتەب یعنی خوێندنگاکان من تەنها 2 ساڵ لە خانەخن خوێندومەگینە باقی خوێندنەکەم لە بەغا بوو بەڵام تصۆرەکەم لە هەموو شوێنێک لە عێراق ئەو کاتەی کە ئێمە لە قۆناغی سەرەتایی بوون باسی 1950 و 60 واکەم ئەو کاتانە هەموو مناڵێک سەرکوتەکرا لە خوێندنگا ینی لێدان هەبوو جنێوان هەبوو دەرکردن هەبوو ئیتر ئەنوا هۆشکار سەرکوتکردن هەبوو بۆیە جیلێک دروست بوو نەیەوێرا سەر بەرز کاتەوە نەیەوێرا کەلیمەیە قسە بکە ڕاستە لە زۆر لایەنی ترەوە لەلایەنی ئەخلاق و ئەدەب و گەورە و بچووکی و ئلتیزامات و ئەم نوعشتانە هەمووی پێرفەکت بوو هەمووی زۆر باش بوو بەڵام لە لایەکی کێشەوە ترسنۆک توانای دەربڕینی تواناکانت نەبوو خۆت بەکەم ئەزانی لە کۆمەڵگەیەکە طبعاً ئەمە ئیتر وردە کاری تێکرد لە کاتی هەرزەکاریشە اینجا لە کاتی هەرزەکاریە لەکوێ بە خێوکراوی بەڵام دوای ئەوە ئەمەش طبعاً شتە سروشتێکەیە شێوازی پەروەردەکردن دوای ئەوە ئیتر ئەوانە دەستپێکە ئەوانەی کە باست کرد بە ڕێزت حاڵەتەکان نەخۆشیەکان هەنێ نەخۆشی هەیە کە ئەگەر پێتان خۆش بوو باسیەکەم وا لە مرۆڤ ئەکا کە خۆی بەکەم بزانێ لە خەڵکی تر بە خۆشحاڵیەوە فەرموو دکتۆر بەڵێ مەسەلەن یەکێک لە نەخۆشیەکان جۆرێک لە کەسایەتی هەیە کەسێتی عفو کەسایەتی کەسێکی معەنە جۆرێک لە کەسێتی هەیە کەسێتی یعنی شخصیە کەسایەتی کەسێکی معەن شخصێکی معەن اینجا جۆرێک لە کەسێتی هەیە بە ئینگلیزی پێڵەن دیپندنت پرسناڵیتی ئەو کەسەی کە ئەتیکالیە یعنی ئێمە دائیمەن پەنا بەخوای گەورە بەستین پێشەموو کەسێک دوایش مەفروزە پەنا بە خۆمان ببەستین یعنی ئەتیمار لەسەر خۆمان بکەین لە زۆر شتاوە ئەمە یەکێکە کە دائیمەن باسەکرێت لە هەموو دنیا ئەم جۆرە کەسانە ئیتر خواوا دروستی کردوون و هەروەها پەروەردەکەیشیان بەم شێوە بۆ لەو شوێنانەی کە باسم کرد لە کۆڵان لە ماڵ لە خوێندنگا کە وایان لێت دائیمەن پشت بە دەوروبەری خۆیان ئەبەستن یعنی ناتوانن خۆیان پێش با بڵێن مبادرەیەک بکەن دەست پێشخەریەک بکەن لە شتێکە ئەبینی بۆ نمونە ئەچنە شوێنێکەوە بۆ یاریکردن یەکەم کەس ئەو ناڵێ با بچین یاری بکەین وەرن کوڕینە یا کچینە با بڕۆن یاری بکەین دائیمەن دوای ئەوانەی تر ئەکەوێ ئەمە پێڵێن دیپندنت پرسناڵیتی ئەمانە زیاتر هەم شەرمیان تیا هەیە و هەم
لەگەڵ ئەوەی کە توانایشیان تیا هەیە کە ئەتوانن شتەکە بکەن ئەتوانێت یاریەکە بکە ئەتوانێت دەست پێشخەری بکە بەڵام ئەو جورئەتەی تیان نییە کە با بڵێن ئەو دەست پێشخەریە بکات و خۆی یەکەم کەس پێ بڵێ با بڕۆین بۆیە ئەبینی لە ناو مناڵانیشە و لە ناو هەرزەکارانیشە ئەو مناڵەی کە یەکسەر خۆی ئەڵێ دە با بڕۆین تۆپێن بکەین با بڕۆین تۆپێ بکڕین و یاری بکەین یا با بڕۆین لە فلان شوێن یاری بکەین ئەوە ئەبێ بە لیدەر ئەبێ بە پێشەوە ئەبێ بە قائد بەڵام ئەوانەی تری کە دوای ئەکەون کەمتر ئەو نەیانتیایە بە تایبەتی ئەو کەسەی کاڵێ خوا من نایم ڕەنگە نەتوانم یاریتان لەگەڵا بکەم بەخوا من ڕەنگە پشتم بێت شتێکی لەو بابەتە ئەوەی کە بیان و شت ئەدۆزێتەوە ئەمە ئەو حاڵەتەی تیا دروستە بێ کە خۆی بەکەم ئەزانێ لەوانەی تر هیچیشی نییە نە پشتی یەشێنە سەری یەشێنە شتێکی هەیە حاڵەتێکی تر هەیە دروست ئەبێ پێی ئەڵێن سوشال ئەنگزایەتی دیسۆردر کە پێی ئەڵێن ترسی کۆمەڵایەتی ئەو کەسانان ئەوانەی کە ترسی کۆمەڵایەتیان هەیە بە حقیقت خۆی خۆ بەکەمزانی نییە گە بیتە سەر حەق بەڵام دائیمەن لە چی ئەترسێ لە هەر شوێنێکا بێت لەوە ئەترسێ بەرامبەرەکەی هەڵسەنگاندنی بۆ بکە یعنی ئێستا من هاتوون بۆ ئەم بەرنمەیە قسە بۆ بەڕێستەکەم و قسە بۆ ئەم خۆشەویستانەکەم کە گوێم لێ ئەگرن ئەگەر من کە چوومە دەرەوە طبعا ئەوە کارم تێکا لە کاتی قسەکردنیشە بەڵام ئەگەر چوومە دەرەوە تۆ بڵێ باش بوو بم تۆ بڵێ غەڵەتێکم نەکردی بێ تۆ بڵێ بۆین باغەکەم خوار بوو گەنجە با خوار بێ قەیچێکە تێگەی من ئەگەر دائیمەن بڵێم تۆ بڵێ قسەکانم هەڵەیەکی تیانە بوو بێ ئەم حاڵەتە واد لێکە خۆت بەکەم بزانیت و دائیمەن داوا لە بەرامبەرە ئەرێ بەدڵی بوو یعنی من تەکیدم لەگەڵ ئەو پەریڕێزم بۆ ئەو کەسانەی کە میوانی ئێوەن خەڵک هەیە یەت میوانتانە بێ لەسەر ئەم مۆبیلەیە دانیشێ کە تەواو بوو ئەرە باش بووم ئەرێ من باش دەکەم تەقدیم کرد ئاوات پێڵێ ئەگەر بە بەڕێستی نەڵێ بە کەسەکەی تر ئەڵێ کە میکرۆفۆنەکەی لێوەرەگرێ یان دوایی بە کەس و کارەکەی ئەڵێ ئەم نوع کەسانە کە ترسی کۆمەڵایەتیان هەیە یا لە کۆمەڵگەیەکە دانیشتووە لە کۆبوونەوەیەکە لە کۆڕێکە لە کۆبوونەوەیەکە پرسیارێکی تایە جورئەت ناکا پرسیارەکە بکات یان وەڵامی پرسیارێکی لایە و وەڵامەکەیش زۆر مهمە بۆ ئەو پێشی ئەخا لە ژیانیا بەڵام لە عینی وەختیشە جورئەت ناکە وەڵامەکە بات نەوەک بەرامبەرەکەی بە هەڵە هەڵی بسەنگێنێ و بڵێن وڵات و ئەم شتەی کەوتوتە هەڵەیە جا ئەگەڕێمەوە ئەلم جا با هەڵە بێ هەر کەسە بەزەبت هەر کەسە سربەستە لە ڕاوبۆچوونەکانی ئەمەش جۆرێکی ترە جۆرێکی تریش هەیە ئەوانن کە بە گومانن اینجا گومان لە زۆر شتا دروستە بێ یەکێک لە شتەکانە واسواسیە یعنی من چەند جارێک لەم بەرنمەیە لە کاتی بەڕێستا و لە کاتی بێژەرەکانی پێش بەڕێزت کە ئێستا لێرە نەماون قسمێکیان باسی واسواسیمان کردووە ڕاڕایی دوودڵی لە ڕاڕاییشە دیسان ئەم گومانە دروست ئەبێ لە مرۆڤ مەسەڵەن تۆ شتێک ئەەکەی تۆ بڵێ ئەو شتم کرد بێ طبعا یەکسەر ئەمە واد لێکا کە خۆت بە کەمتر بزانی لە بەرامبەرەکەت چونکە بەرامبەرەکەت کردوێتی و هیچ مەترسەیەکی نییە و کاری نەکردوتە سەر ژیانی ڕۆژانەی ئەمانە هەمووی ئەبن بە هۆکاری ئەوەی کە مرۆڤەکە خۆی بە کەمتر لە دەوروبەری خۆی بزانێت زۆر باشە دکتۆر هەندێک جار و کەسانی کە خۆیان بەکەم ئەزانن لە قۆناغێکی تەمە نابینین هەوڵی خۆسەلماندن ئەدەن ئەچنە کۆمەڵگەیەکەوە ئەچنە مجتەمەعێکەوە هەوڵی ئەوادن کە بەسەر ئەو هەستایە نازاڵ بن لە بەرامبەر ئەمەیە هەڵەستن خۆیانە نوێنن یاخۆت ئەنەوێ بیسەلمێنن کە بەڕاستی کەم نین ئەچێتە نەفسی قاڵبەوە دکتۆر بە حەقیقەت ئەوانە یان خۆی وەکو تۆڵی چۆنەڵێ ئەگاتە تینی یان پێی ئەوترێ یعنی طبعا ئەم کەسانە باشتر وایە نەسیحەت و ئامۆژگاری لە دەوروبەری خۆیان وەربگرن ئیتر کە سوکاری خۆیان بێ ڕەفیق و برادەر بێ ڕەفیقی دڵسۆز طبعا چکە ڕەفیقی تر هەیە لەلایەک و ئامۆژگاریەکە و لایەک شۆی شکێنێ ناوی ئەزڕێنێ یان لەلایەن توێژەرێکەوە لەلایەن
با بڵێن دکتۆرێکەوە کە ئەمەی کرد بەعزە جارێک تەجاوزەکە ئیتر زیاد لە حەدی خۆ چۆنە لە پێ بە بانزینە زیاد لە حەدی خۆیانێ طبعاً تۆ ئەگەر زیاد لە حەد پێت بە بانزینە نا ڕەنگە مەکینەی ئەو سیارەیە بشکێنی بیتەخێنی ئەوانەی لە سیارە ئەزانن پێڵەن تابە توشتی وە ئەوە ئەشکێنی لە عینی وەختیشە ڕەنگە سنوور ببەزێنی و لەو حاڵەتە کە سنوورت بەزان ئیتر وشەیەک هەیە خۆمان بە کوردی پێشەوەی بەرنامەکە دەست پێ بکەین باسمان لە سێبانی وتمان پێڵم فشەکەر ئەچێتە قاڵبی فشەکەرەوە طبعاً ئەم فشەکەرە جیاوازە لە حاڵەتێکی تر هەیە لە خۆبایی بوون و خۆ بەزلزانین چونکە ئەم ئێستەیش لە خۆبایی نەبووە هێشتا خۆی بە کەمەزانێ بەڵام پێچەوانەکەی پیشانەدا ئەمە زیاتر ینی لەگەڵ پەریڕێزم لە کچانە ئەیان بینین ئەم جۆرە تەبیعەتانە اینجا لەبەرەوە ئەمیش هەڵەیە یعنی بگاتە قۆناغێک کەوا چی توانا و ئیمکانیات و وزەی تایە پیشانی بدا بە شێوەیەکی دروست و تەندروست کە قوبڵ کرابێ لەلایەن دەوروبەرەکەی ئەوە ڕێگە دروست و تەندروستەکەیە بۆ سەلماندنی خۆی نەک بە شێوەیەک یعنی مەسەلەن لە ناو کۆمەڵگەیەکە دانیشتی بێ بڵێ ئێمە 4 سیارەی ماسی دسمان لە ماڵەوە هەیە و 6 خانومان هەیە و خۆی لە ناو بڵێن خانوویەکی کرێ ژیابێ یعنی خۆ عیب نییە کرێ عیب نییە سارەی زۆر پێشکەوتود نەبێ عیب ئەوەیە تۆ خۆت تێ بە زۆر خۆت دەرخەی بزای خۆت بکەی بە خاوەنی هێنشت کە ئەسڵ و ئەساسی نییە وەکو ئەڵێ مابوونی عەلا باتڵ فەهوە باتڵ لە قسەکانەدا باستەوە کرد زیاتر کچان بۆ نمونە تووشی و حاڵتا بن ئەگەر کەسێک بێ بۆ منە پاکانە بێنێتەوە بە ئەو قسەیە تۆ ڕخنە لە حاڵەتێک ئەگری باسی نەخۆشیەک ئەەکەی من لێرەوە پاکانە بێنمە بڵم نا من ئەو تەبیعەتەم تیانە نا من ئەو شتەم نەکردووە چۆن بڵێ بەرگریەک لە خۆم ئەەکەم ئەچێتە نەفسی قاڵبەوە دکتۆر ئەویش جەنابەت شتێک کردوێت کە زاناکانی دەروونزانی و دەروونناسی ئەیڵێن بەس ناوەکەت لێنەنا ناوەکە پێڵەن ئینکار یعنی دینایەڵ یعنی عینەن وەکو ئەوە وایە خوا نەخواستە یەکێک خەبەرێکی زۆر ناخۆشی بۆیت پێڵێن ماڵەکەتان سووتە بە یەکێک تەلەفۆنی بۆ کاڵێ ماڵەکەتان سووتە تۆ یەکسەر چی ئەڵێ بۆ ئەوی کاریگەرێکی زۆر خراپی لەسەرتانە بێ تۆ بڵێ ماڵی ئێمە بێ ڕەنگە ماڵی حاجە و ڕەحمانی گەڕەکەکەمان ئەڵێ سابەتەکەی یان ئەڵێ بەخوا ڕەنگە سەعبەت بکەیت ئەمە پێڵێن ئینکار بە عەرەبی بە نکۆڵی کردن بە کوردی بە ئینگلیزی پێڵەن دینایەڵ اینجا ئەمە چێتە قاڵبی چیەوە کۆمەڵێک ئامرازی بەرگریکردن هەیە لە ناو مرۆڤە لە ناو مرۆڤی ئاساییشە هەیە کە پیان ئەڵێن وەسائل دیفاعی نەفسیە یان psychological defense mechanisms کە مرۆڤ بەکارهێنێ بۆ ئەوەی ئەو ڕووداوە یا ئەو خەبەرە یەکسەر کاریگەریکی ڕاستەوخۆی لەسەری نەبێ طبعاً بێگومان ئەگەر تۆ هەر بەردەوام بووی لەسەر ئەوە یعنی هەر ئەو ئینکاریەت کرد ئەوە ئیتر لە خەیاڵە ئاژیت لە فەنتازیایە ئەژیت ئەبی بە مرۆڤێکی نادروست لەو حاڵەتا چونکە ئەوە قۆناغی دووهەم ئەوەیە کە تەکید بکەیتەوە ئەرێ فعلەن ماڵی ئێمەیە دەمادام وایە با بچم فریاکەوم با بچم شتێ بکەم ئەوە قۆناغە ڕاستەکەیە بەڵام قۆناغە هەڵەکە ئەوەیە تۆ بە بەردەوام لەو خەیاڵەیە بژیت ماڵی ئێمە نییە بەخوا ماڵێکە لە گەڕەکەکەمان ئاوایە مەسەلەکە چۆن پارێزگاری لەو بکەیت کە هەم خۆمان هەم منداڵەکانمان هەم نەوەکانمان لە داهاتوودا تووشی ئەم حاڵەتانە بن واتە هیچ ڕێگریەکەیە بەڵێ ئەوەکو وتم هەر ئەم شتانەی کەوتم ئەو بەڕێزەی کە گوێی لێ بووە بەڕێزیشت گوێت لێ بووە وەکو شریتێک بابیگەڕێنینەوە با بچین بۆ پەروەردەکە طبعاً لێرەیەک شتمان لەبیر نەچێت ڕاستە ئێمە هەندێک خێزان هەیە مناڵی با بڵێن بێباوەڕ دروست ئەکا شێوازی پەروەردەکردنەکە لە هەمان کاتیشە هەندێک خێزان هەیە جیناتی تایە جیناتی ئەم جۆرە کەسێتیەی تیا هەیە اینجا ئەوە بەڕاستی زۆر دەسەڵاتت نییە لەسەری بەڵام ئەمە بخینە ئەو لاوە بینەوە سەر پەروەردەکردن ئەگەر هەموو خێزانێک بگاتەوە ئاستەی کە لە هەمان کاتە نە بەو شێوەیە مناڵەکەی سەرکوت بکە کەوا وای لێ بکە مناڵک بێ متمانەی بەخۆی نەبێ لە پاشە ڕۆژی ژیانی خۆیە وەلامان کاتیشە زیاد لە حەد بەڕەڵای نەکا کەوا ئیتر
دوو لە ڕووی حازری یانی بڵێن هار بێ یا ئەوەنە لە کۆنتترۆل دەرچێت ئەوەنە لە خۆ بەهێبێ لە کۆنتترۆل دەرچێت لەو حاڵەتە مناڵێکی تەندروست دروستەکەی دووهەم ئێنە سەر قۆناغی خوێندنگاکان هەتا حدێک ئەتوانم بڵێم لەخوا بە زیاد بێ قۆناغی تازە دروست بووە لە خوێندنگاکانە ینی مەسەرەن چەند ساڵێکە لێدان نەماوە بەعکسەوە ئیسە زۆر جار هەنێ مامۆستا ئەترسێ خوێنکار سەرزەنیشتی بکا و شکاتی لێ بکا و گەلە کۆمەی لێ بکە ئەم ناواشتانە بەڵام لە عینی وەختیشە ئێستەیش سیستەمی پەروەردەکە لەگەڵ پەڕی ڕێزم هیوادارم لێمی قوبولکەن جەماعەتی پەروەردە هێشتا سیستەمی پەروەردەکە ئەو سیستەمە ئێمە پێڵێن پەتەرنەلیستێک ئەتیتیود لە زانستی دەروونزانی و نەخۆشی دەرونیەکان واتە ئێستەیش مامۆستا قائیدە لە پۆلا کە خۆی نابێوا بێ ئێستش مامۆستا باوکە و ئەوانەی تر مناڵن کە نابێوا بێ ڕاستە ئەو قۆناغە ڕۆشت کە سوکارەکە ئەڵێ ئێسقانەکەی نازم گۆشتەکەی بۆ تۆ ئێسقانەکەی بۆ ئێمە ئەوە نەما مناڵی دکتۆر ئەوە تەوا بوو شکر نەماوە بەڵام لە عینی وەختیشە هێشتا سیستەمەکە دیکتاتۆریەتێکی تیا هەیە ئەو سیستەمەش بگۆڕین ئیتر ئەمێنێتەوە مرۆڤەکە خۆی کە ئەبێ بە ئینسانێکی هەرزەکار و کامل ئەبێ خۆی با بڵێن ڕۆشنبیر بکە لەخوا بە زیاد بێت چی زۆرە من هەموو جارم قسەیەکەم میدیا زۆرە چی زۆرە میدیا زۆرە و ئێستا لە پێشە تەنها ئێمە دووسێ کەس بووین لە کوردستانە یانی تقریبان 30 ساڵ لەمەوە پێش تەنها دووسێ کەس هەبوو لە کوردستانە ئەهاتینە سەر میدیاکان قسەمانە کرد ئەو کاتە سەتەلایتیش نەبوو هەر بۆ نوکتە بابیڵێم بەعزێکی ڕاستەوخۆ بوو بەعزێکی تۆمارەکرا من کوڕەکەم لە ئەعدادیە بوو جاری وا هەبوو لە یەک کاتە لە 5 قەنات من قسەمە کرد مامۆستاکان پیانەوت ئەوە باوکت واستەی هەیەوە لە قناتانە لە یەکاتە مەقسەدم لە قسەکە خۆم نییە مەبەستم ئەوەیە لەخوا بە زیاد بە ئەوەنە کەسمان دروست کردووە لە دکتۆر و توێژەر و دەروون ناس هەمووشیان ئێمە بە ئینگلیزی پێڵێن میدیا ئەکتیڤ هەمووشیان چالاکن لە بواری میدیا ئەمانە هەمووی ڕۆڵ ئەبینێ لەبەرەوە بوار هەیە بۆ خەڵکی ئەتیادی ئەم شتانە ببینن لە میدیا بخوێنەوە لە سوۆشیال میدیا ئەوانە تەڵان سوۆشیال میدیا باشی تایە و خراپشی تیا باوەمان لەبیر نەچێت بەڵام میدیاکان زۆربەی زۆری باشن چونکە هەر نەبێ و نەبێ تۆزێک هەر سێنسۆری لەسەرایە ئەگەر شتەکە خراپێ ئێمە خۆمان تەلەفۆنتان بۆکەین ئەڵێن ئەو کەسە غەڵەتتان کردێناتانە سەر تەلەڤیزیۆن و لێشمان قبوڵەکەن ینی ئەوە با ئەوەش بڵێم جا بۆیە ئەمانە هەمووی هۆکارە بۆ ئەوەی مرۆڤ خۆی فێربێنێ خۆی ڕابێنێ تەوانی سە شتێکی کەش پێیا بووە ئەوە هەتا حدێک باشە بەڵام زۆر نییە پێڵەن تەنمیەی بەشەری لە عالەما هەیە لە وڵاتە عەرەبیەکانە هەیە لە کوردستانیشە هەیە گەشەپێدانی مرۆیی بەزەبەت ئیسە چەند کەسێک هەیە بەحقەت نەمیست ناوێکی تایبەت بڵێم چونکە بە نەوعێکی سیاسی لێک نەدرێتەوە چونکە هەندێک لەو کەسانەی کە لەو بوارە ئیشەکەن لە هەمان کاتیشا سیاسیشن من نامەوێت سیاسی بێ ئەمێت تەنها لەو بوارە بێ ئەمەش پێیا بووە کە شتێکی زۆر باشە خەڵکێکی زۆر پێیا بووە ئیسەکەیت قسەمان لەگەڵاکە کە پێی ئەڵێن باشە تۆ لەکوێ ئەم متمانێت بە خۆت پیا کردووە هەڵێ وەڵا چوومەتە ئەو دەورانەی گەشەپێدانی مرۆی مادام وتت بابنیش بیڵم گەشەپێدانی مرۆیەکان ئەوانش هەمووی کاریگەرن بۆ ئەوەی مرۆڤ متمانەی بەخۆی زیاتر بێت دکتۆر پێچەوانەی ئەو خۆ بە کەمزانیەی ئێمە باسمان کرد کەسانێ هەن خۆیان بە زۆر ئەزانن دەبێ بزانم باسێکم حاڵەتەشمان بۆ بکەیت جیاوازەکەی چۆنە لە ماوەی چەند قورەکێکی کەمە نیشانەکان و هۆکارەکانی ئەو نەخۆشیەشمان بۆ بخەیتەوە سێشت هەیە باباسیکەم بەسەریعی بۆتان باسەکەم یەکێکیان بەعزێک کەس هەیە هەر مەقسەدی فشەکردن نییە بەس تەبیعەتەکەی وایە حەزەکە شت دروستکە شت خەڵقکە یعنی مەسەلەن کابرایەک هەبوو لە بەغا ئەزار ڕەحمەت لە گۆڕی پیان ئەوت ئیبراهیم عەرەب لە کوردی شاوە پێیا بووە بەس ناوی ناڵم لە چایخانەیەکی هەبوو لە بەغا لەو شوێنەی کە ئێمە ئەژیاین ئەو وەختە ناچوون بۆ چایخانە بەس بۆیان باسەکردم خەڵکەکان کە دانیشتن مەسەن یەکێک ئەهات لە چایخانەکە دانیشت ئەیوت ئەرێ کوا باوکت ئەیوت ها وەڵا باوکم چووە لە ئاسمانە شوێنێک هەڵتەکاوە ئەیدورێتەوە تاان خەڵکەکەش بازێکی بڕوای پێ کرد زانی ئەم ڕاست ناکە ئەمە یعنی وەکو شتێک مەجلیس خۆشەکە و خەڵک ڕایکێشێ بۆ لای خۆی چۆن ئەڵێن قسە خۆشە
خەڵکی کێش هەیە فشەکەرە یعنی باسمان کرد وتمان ئێوێ خۆی بەزل بزانێ و خۆی دەرخاو لە ناومە بەڵام نەخۆشیەکیش هەیە نەخۆشیەکیش هەیە کە پێ ئەڵێن مانیا واتە شادی نەخۆشی شادی یەکێکە یا بەشێکە لە نەخۆشی پەشێوی مەزاجی دووجەمسەری لێرە مرۆڤەکە ئیتر خۆی بە جەنەڕاڵێکی زۆر گەورە ئەزانێ خۆی بە مەلیکێکی زۆر گەورە ئەزانێ یعنی من بەعزێکی هەیە بۆ لای من ئەڵێ دکتۆر قەناعەتت بێ من بەعزە جارێ وا ئەزانم هەر کەسێک لەم کوردستانە هەیە کاسبی بۆ منەکە وا ئەزانم هەرچی ماڵ و هەرچی ئەم ستیانە هەیە دروستیەکەن بۆ منی دروستەکەن هی منە تاوان ئەمە نەخۆشیە یعنی ئەمە نەخۆشیەکە وا لە ئینسانەکە زیاد لە حەد خۆبایی ببێ و طبعاً ئەبێ بە هۆکاری شتی غەڵەتی گەورە هەن بۆ نمونە یەکێکێت ئەڵێ من ینی ئەستەغفر الله پەنا بخوا ئەڵێ من خوام یعنی ئەگەر خۆی هەر بڵێ من خوام کەیفی خۆیەتی بەڵام یەت ئەڵێ ئەبێ بەیعەتم پێ بکەی ئەبێ مبایعەتم پێ بکەی کەوتت نایکەم ئەوەڵجار ژنێوت پێە ئەگەر قوڵت نەکرد ڕەنگە تێت بسرێنێت تێت هەڵا ئەمە تەمان نەبێ بە هۆکاری کێشە و مەشاکر ئەنج ئەمە لە نەخۆشی ئادروسە بێ ئینسانی نەخۆش تووشی ئەم حاڵەتە ئەبێ بۆ تەمان پێویستی بە چارەسەر هەیە زۆر سپاس بۆ پرۆفسۆر دکتۆر نزار محەممەد ئەمین پسپۆری نەخۆشی دەروونەکان سپاس بۆی لەگەڵ من بووی دکتۆرگیان سپاس بۆ ئێوەش و دەستان خۆش بێت سپاس خۆشەویستان و چارێکی زۆر کورتمان دەبێت و دەگەڕێمەوە